لە 11 مزگەوت وتاری هێنی نەما و خەرەندیش بووە جێگای مەرگی گەنجێک. سڵاوتان لەبێت. پیرە خەرەندی ڕوانزێ دیسان ئۆتۆمبیلێک تێدا هەڵدێرا و گەنجێکی باڵەکایەتی گیانی لەدەستدا. داخی خەڵک لەوەدایە کە ڕێک ئەو شوێنە هیچ بربەستێکی نییە و چەنێکیشە هاوار دەکەن کە زوڵامیان ناداتەوە. خەرەند بەو بەرزیەوە و لەو شوێنەی ئۆتۆمبیلەکەی ئەم بەیانێ لێکەوتە خوارەوە هیچ بربەستێکی تەنیشتی ڕێگایی نییە کە ئەگەر ڕووداوێکی ڕوودا قەبارەی زیانەکە کەم بکاتەوە. هاوڵاتیان چەند جارێک داوایان کردووە کە ئەو جێگەیە بربەستی بۆ دروست بکرێت، بەڵام وەڵامیان نەدراوەتەوە. بۆ ڕووداوەکەی ئەم بەیانێش لە کامێرای چاودێریەوە دەردەکەوێت کە چۆن ئۆتۆمبیلی ئەو گەنجە ملی خەرەندی گرتووە و دەکەوێتە خوارەوە و گیان لەدەست دەدات. جاران ئەگەر بەردەرگا تەنیا بۆ دانیشتن و وەک ئەوەی دەوترا شوێنی قسە و قسەڵۆک و غیبەتی ئەمە ئەو بووبێت، ئێستا دایک و کچێک کردویانە بە شوێنی کار و قوتی ماڵ و منداڵیان هەر لە بەردەرگا پەیدا دەکەن. شنۆ بەکری دایک لەگەڵ کچەکەی شانیا ساڵح لە گەڕەکی مەجیدبەگی شاری سلێمانی لە بیرۆکێکی سادەوە دەستیان بە کارەکەیان کرد کە دانانی تەنورێک بوو لە بەردەرگا، بەڵام ئێستا نەک بژێوی ژیانی خۆیان بەڵکو هەلیکاریان بۆ چەند ژنێکی تریش ڕەقساندووە. سەرەتا تەنیا تەنورێک و دایکێک و کچێک بوون، بەڵام تا موچێژی کولێرەکە و دەستڕەنگینیان وای کرد کارەکەیان فراوان ببێت. دواتر سێڵێکیان هێنا و دەستیان کرد بە دروستکردنی کەلانە و خواردنە کوردەوارەکان. هەر بۆیە ئێستا تیمێکی تۆکمە لە ژنانی گەڕک هەر لە بەردەم دەرگای خۆیان بازاڕێکیان بۆ خۆیان دروست کردووە، کولێرە و ناوساجی و کەلانە پێشکەش بە کڕیارەکانیان دەکەن. ئەبێ چەند کەس خەیاڵ بکات بڵێ بکەوم بەسەر چەند سکەیەکدا و ژیانم بگۆڕێت، بێ ئاگالەوەی بشی دۆزیتەوە هەر قەدەغێ و کڕین و فرۆشتن پێوەی بکەیت، ئەوە تا لە کاتی مامەڵەی فرۆشتنی 685 سکەی مێژووی کە لە سنووری شارە زۆر دۆزرانەوە، سێ کەس لەلایەن هێزەکانی ئاسایشەوە دەستگیر کران. عەقید کارزان شێرکۆ و تەبێژی دەستگای ئاسایشی هەرێم بە 964 وت سێ کەسیان دەستگیر کردووە کە پیشەیان شوانە و سەرقاڵی مامەڵەی فرۆشتنی 685 سکەی مێژووی بوون و ویستویانە بینێرنە دەرەوەی وڵات. ڕوونیشی کردەوە ئەو کەسانە هیچ پێشینەیەکی تاوانیان نییە، بەڵام فرۆشتن و مامەڵەکردن بە کەلەپور و بابەتی مێژووی تاوانە و یەکێک لە ئەرکەکانی ئاسایش پاراستنی شوێنەوار و ناوچە کەلەپوریەکانە. مزگەوتەکان ئەوەندە لە یەکەوە نزیکن نوێژخوێن ئانگویان لە وتاری مزگەوتەکەی دیکەیە. جا هەر لەسەر ئەو بنەمایە ئەو قافی کۆیە و تەقتەق نوێژی هەینیان لە 11 مزگەوت نەهێڵا. لە سنووری هەردوو قەزای کۆیە و تەقتەق و تاری هەینی لە 11 مزگەوت ڕاگیرا و بەڕێوبەری ئەو قافیش دەڵێت دەبوایە زووتر ئەم کارەمان بکردایە. عەبدوڵڵا ئەنوەر بەڕێوبەری ئەو قاف و کاروباری ئاینی کۆیا بە 964 وت ئەم بڕیارە بە پێی یاسا و ڕێنمایەکان دراوە، ئەمەش بەهۆی تێکەڵی و نزیکی مزگەوتەکان لە یەکتر. ئەمە ژوای کردبوو نوێژخوێنان لە ناو مزگەوتەکەی خۆیان گوێیان لە وتاری مزگەوتەکەی تر دەبوو دەژڵێت ئەمە ناشەرعیە و ڕێگە پێدراونیە و نوێژەکەشیان دروست نییە. وتیشی ئێمە کەم تەرخەم بووین کە تاوەکو ئێستا ئەم بڕیارەمان دەرنەکرد بوو، چونکە ئەمە لە دەرەوەی ڕێنماییەکانە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.